ئەمە ئەوەندە برادری خۆشەویستی ئیسلاممانای ئەوەندە برادری دیانمان نییە پایتەختی خۆشەویستمان هەولێری خۆشەویست یعنی هەولێر لە دڵمانە و پەیاممان بەو جێژنە پەیامی ئاشتیە بۆ هەموو گەڵی کوردستان بە تایبەتی و گەلی عێراق بە شێوەیەکی گشتی هیوادارم ئەو جێژنە ببیتە مای خێر و خۆشی و تەباهی بۆ هەموو لایەک نابەس لە بۆ مەسیحین لە بۆ هەموو گەلی عێراق و گەلی کوردستان بە تایبەتی پەیوەندی کریستیانەکان لەگەڵ موسڵمان و کاکەی و ئێزدیەکان چۆنە؟ وەڵڵاهی پەیوەندیەکی مێژوو دێرینە ئەمە ئەوەندە برادری خۆشەویستی ئیسلاممانای ئەوەندە برادری دیانمان نییە ئەمە هەر لە هەولێرین پێکەوە ژیانی ناوەڵی هیچ کێشەمان نییە و کێشەشمان نابی ئینشەڵڵا چ خواردنێک تایبەتە لای ئێوە؟ وەڵڵا خواردن زۆرە بە تایبەتی لە جێژن پاچا حەز دەکەن کوبەیە دۆڵمەیە ئەو شتانەکە بە شێوەیەکی گشتی لە کوردستان باون لە جێژنی نەورۆز و لە جێژنی ئاینەکان بۆ نە ئاینەکان سوپاسان دەکەم بەخێر بێت سەر چاوە